بەخێراتی سەر چاو زۆر بەخێر بیت. ئێمە دەمێکە قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین، زۆر بەرناممان کردووە پێکەوە. پێشتریش ینی هەندێک کورسێکم چاکەم هەندێک ئاماژەت ئەدا بۆی کە گۆڕانکاری ڕووەدا. باباز لە ڕاگەنراوەکەی دوێنێ بکەین. ئەوە ڕاگەنراوەکە لە بەردەستی هەردووکماندا هەیە. ڕاگەنراوە چی بوو بە بڕایتەوە؟ ئەوەی کە دروست ئێستا کەوتوتە بەردەم ڕاگەاندنەکانەوە و ئەوەی کە پێی ئەوترێ کۆنگرەی 12ی خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە وە کۆتایی هێنان بە ڕێبازی خەباتی چەکداری، چکە بابەتە هەرێکە و ڕاهەندێکی تایبەت بەخۆی ستێکنە سەریم. ئەمە بریتە لە دەرەنجام و یەکێک لەو لێکەوتانەی کە بۆکو نەتیجەیەک ئێمە ئەیبینین بۆ ئەو گۆڕانکاریە گەورەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە. ئەم هەنگاوەی پەکەکە لە بڕیاردان بە خۆ هەڵوەشاندنەوەی خۆی بۆ شێوازەی کە لە ڕاگەاندنەکە هاتووە، بریتە لە هەنگاوێکی تەکتیکی استراتیژی کە ڕاهەندی سیاسی کۆمەڵایەتی ئەتوانی بڵێ سەربازی استراتیژی لە پشتە بۆ خۆگونجاندن لەگەڵ ئەو دۆخەنەی نوێی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە. لەم ڕوانگەیەوە هەم ئەوەی کە پێی ئەوترێ پەیامی ئاشتی سەدی بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان کە لە مانگی شوباتی ڕابردووە ڕایگەاند و بە دەنگەوە هاتنی پەکەکە بۆ پەیامەکە بە دیاریکراوی مەبەستم لە خەندی لەوە دیراسەکردنی و دەرەنجامەکەی کە کۆنگرەی 12ی لێکەوتەوە و کە بریتە لە قۆناغی خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە بریتە لە هەنگاوێکی استراتیژی پێویست بۆ ئەم قۆناغە مەبەستی خۆگونجاندن لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە بۆ ئەوەی پەکەکە بتوانێت وەکو بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی گەلی کورد بە فۆرمێکی نوێەوە بە ئامادەیەکی بەهێزترەوە لە چوارچێوەی گۆڕانکاریەکی ناوخۆیی تورکیا و هەرێمی لە ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیشا جارێکی کە دوای خۆنوێکردنەوە و گۆڕینی میکانیزمی خەباتی بێتەوە مەیدانی خەبات و تێکۆشانی میلەتەکەمان بەبستی بەدیهێنانی سربەخۆیی ئازادی بەدیهێنانی ئەو مافانی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لێمان زەوت کراوە. باشە دکتۆر، هەندێک دەڵێن پەکەکە کۆتایی پێهات تەواوی تر، پەکەکە خۆی دەڵێ تەواوی تر شتێک نەما بە ناوی پەکەکەوە کۆتایی پێهات، بەڵام ئەوانەی ڕابەرانی پەکەکەن ئەمانە بیر لە چی دەکەنەوە؟ خەباتە سیاسەکەیان چۆن دەکەن؟ تورکیا ڕێگە بەوە دەدا جارێکی تر مانە ببنەوە سەرێشە بۆی، ئەوان چەکیان پێبوو زۆر ڕێگەی پێنەدەدان، ئێستا بە بێ چەک دەتوانن چی بکەن؟ جاکیێڵێ بێچەکە بن. بابەتەکە ئەوەیە خۆی بۆ تێگەشتن لە ناوەرۆکی خۆیان دەڵێن ناوەرۆکەکەی وانی ئەو تا بۆ جۆرێ بڕیاری کۆنگرەکەمان بۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە و کۆتایی هێنان بە ڕێبازی تێکۆشانی چەکداری، نەئەڵە چەک ڕادەستەکەین، نەئەڵە چەک دائەنین. ئەم ناوەرۆکی ئەم ڕاگەیەندراوە یاخود ئەم دەرەنجامی کۆنگرەی 12ە بەداخەوە لای ئێمە زۆر بە هەڵەشی کاری بۆ ئەکرێ. فاکتەرەکەش یەک شتە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ناوەرۆکی ڕاگەیەندراوەکانی پەکەکە تێبگەین یاخود لەو پەیامانی کە بەڕێز ئۆجەلان ئاڕاستیەکە ئێمە وا پێویستەکە کە تێبگەین لە پارادایم لەگەڵ فەلسەفە و بنەما فکرەکانی بەڕێز ئۆجەلان خۆی لە چوارچێوەی ئەوەیە ئەنجا ئەتوانین ئێمە شیکاری بۆ ناوەرۆکەکەی بکەین و پاڵپشت بەوەش ئێمە ئەبێ بزانین ئایا ئەو چەمکانی بەکارهێنرێ لە چه کۆنتێکستێکا بەکارهێنرێ، یعنی لە چه سیاق و چوارچێوەیەکا بەکارهێنرێ. ئێمە من تێڕوانینم وایە لەگەڵ ئەوەی ئەبێ ئاشنابین بە پارادایم و فەلسەفە و بنەما فکرەکانی بەڕێز ئۆجەلان وا پێویستەکە ئێمە جارێکی تر خۆمان بەهێزکەینەوە لە وشە و لە زمانزانی لە بواری زمانی کوردیە لەبەرەوەی ئەمە بریتە لە چەکدانان. ینی ئێستا بە پێی ڕاگەیەندراوە پەکەکە چەکدانانێ بەپێی ئەم ڕاگەیەندراوە ئەمەی کە ئێستا ڕاگەیەندراوە طبعاً تورکیا زۆر دڵی پێی خۆشە، بەڵام ئەگەر ناوەرۆکەکەی تەماشا بکەی طبعاً ئەم ڕاگەیەندراوە ئەم پرۆسی ئاشتێکە ئێستا تورکیای تێکەوتووە و ئەوان شاگەشکە بوون پێی ئەمە بریتە لە دەرەنجامی خۆتێڵقورتاندنی ئەمریکا، ئێران، ئەڵمانیا بە شێوەیەکی ڕێژەی لەگەڵ فەرەنسا، بەڵام ئەڵمانیا و فەرەنسا ڕۆڵێکی ئەوتۆیان نەبینیەوە ئەوی کە ڕۆڵی کارا و کاریگەری بینەوە بە پلەی یەکەم ئەمریکایە، ئیسرائیلە و پاشان ئێرانە لەبەر بەرژەوەندیەکانی خۆی لەو ڕوانگەیەشەوە لە بەرنامی پێشووتری جەنابتاوتم باشتر وایە لە بەرژەوەندی کورد ئەگەر ئێران بمێنێتەوە سیستەمە سیاسەکەی نەکەوێ. ئێستا ڕوونکردنەوەی ئەوەشەیە ئەم پرۆسیە ئەم قۆناغەیە تێپەڕیوە. هەرچی ناوەرۆکی پەیامی ئاشتی سەدی بەڕێز ئۆجەلانە لەگەڵ ناوەرۆکی ئەم کۆنگرەیە هەمووی بریتە لە پێداگری لە جەختکردنەوە لەسەر هەمان ئەو تێڕوانین و بیر و بۆچوون و تێزە فەلسەفیانی کە بەڕێز ئۆجەلان لە سەرەتای دامەزراندنی پەکەکەوە خۆی خاوەندارەتی ئەکا و ئەوانەی کە پێی ئەڵەن لایەنگران و کادرانی پەکەکە لەسەری ئەڕۆن بە هیچ جۆرێک لە جۆرەکان نە سازشی تیان نە ئاماژە بۆ دراوە کە چەک ڕادەست بکرێ. بەڕاستی نازانم لە دوێنەوە کۆمەڵە شیکاری ئەکرێ هەر جێی تێڕامانە و لە هەمان کاتیشە ئەبێ ئێمە بزانین یەک خاڵەیە بێ زۆر گرنگە ئایا وشە یاخود واتای خۆ هەڵوەشاندنەوە لە ئەدەبیاتی ئاپۆیە بە چ مەفهومێکیە؟
ئەگەر شارەزانە بین لە پارادایم و لە فەلسەفەی بەڕێز ئۆجەلان ئێمە لەو ئەدەبیاتە تێناگەین لەبەرەوە مەسەلەی خۆ هەڵوەشاندنەوە لە ئەدەبیاتی پەکەکە بە دیاریکراوی ئەڵم بریتیە لە دووبارە خۆبوونیادنانەوە و خۆ ئامادەکردن بۆ قۆناغێکی نوێ ئەم قۆناغە نوێ پێداویستی تایبەت بەخۆی لە میکانیزمەکانی بەرەنگاربوونەوە خەبات و تێکۆشان ڕاگەندراوەکە ئەڵێ خەباتی چەکداری کۆتایی پێ ئێستا بۆ تەهێنمە سەروەردەکاریەکان و ئەو باگراوەندە مێژووی کە پەکەکە هەیەی پەکەکە تا ئێستا 12 کۆنگری کردو تەنها 3 کۆنگری بەڕێز ئۆجەلان ئامادەی هەبووە کۆنگرەکانی تری هەمووی لە زیندانە بۆ نەیتوانیوە ئامادە بووم کۆنگری ژەڵەن بە جۆرێک لە جۆرەکان پەیامێکی ناردووە پەیامەکە چۆنە وردەکاریەکە بە ڕێزان لە ئەندامانی کۆنگرە و جەماعەتی میتی تورکی و بەڕێز ئۆجەلان خۆی ئەزانە تۆ تەماشاکە پەکەکە چەند جار خۆی هەڵوەشانەوە تا ئێستا لە 2000ەوە جوێک خۆی هەڵوەشانەوە کاتێک کە ناوی ئارتەشی ڕزگاری گەلوە خۆی کردووە بە هەپەکە هێزەکانی پاراستنی گەل کە ئێستا لەسەر ناوی ئەوەی کینەکانی پاراستنی گەلمان هەیە لە ڕۆژئاوای کوردستانە لە 2000 جارێکی تر خۆی هەڵەوەشێنێت و خۆی کا بە کادا 2002 بەڵێ خۆی کا بە کادا کۆنگری ئازادی و دیموکراسی کوردستان لە 2003 ئەبێ بە کۆنگری گەل لە 2005 ئەبێ بە کۆما جڤاکە کوردستان یعنی کەجەکە لەژێر چێتری کەجەکە چەند هێزێکی جیاواز هەیە ئێستا کار و تێکۆشان و خەباتی خوانەکەن لە کۆی بەشەکانی کوردستانە مەسەلەی ئەم پەیامی پەکەکە کە ئەیە ئاماژەی پێ دەرەنجامی کۆنگرەکە و ئەوە ڕائەگەێنێ کە خۆی هەڵوەشاندوێتەوە ئەمە یەکەم بابەتێکی نوێ نیە دوو لە ئەدەبیاتی پەکەکە وشەی خۆ هەڵوەشاندنەوە یعنی نوێکردنەوە خۆ ئامادەکردن و ئامادەسازی بۆ ئامادەکاری بۆ قۆناغێکی نوێ ئەمە دیوێکێتی دیوێکی تری بابەتەکە ئەم خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە بەم جۆرەی کەدا ئەنی ئەڵە ڕێبازی تێکۆشانی چەکداری جارێ وەلای ئەنین و ئەیگۆڕین ئەمە مەرجدارە بابەتێک نییە کە ڕاستە خۆ پەکەکە بێ ئەوەی کە هیچ هەنگایەک بندێ لە ناوخۆی تورکیا یاخود هیچ ڕنگدانەوە دەنگدانەوەی چێ بە ناوخۆی تورکیا بێ ئەوەی تورکیا هەنگاو بنێ ئەمان ڕاستە خۆ چەکەکانی وەکۆی باسەکرێت تەبعاً شتی عەجیب و سیر باسەکرێ وەکۆی کە شوێن دیاری کراوە چەک ڕادەستەکەن گەریلاکان ئەگەڕێنە ماڵەوە فەرماندا باڵەکانی پەکەکە ئێمە ئەیان بینین لە جادەکانی پاریس و لەندەن پیاوەکان ئەو ناوەندانەش دەستنیشان کراوە بە هیچ جۆرێک کانی ماسێ کۆمەڵێ بابەت هەیە کۆمەڵێ بابەت هەیە لەم جێگانە دیاری کۆمەڵێ بابەتی قسەی گشتیە و ناژبێت ئێمە لێدوان لە دەمی دوژبنەوە وەربگرین ڕاستە ئێستا ئێمە لە پرۆسێکی ئاشتین لە تورکیا پەکەکە نیازباشی خۆی پیشان ناوە پاڵپشت بە پامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و وەڵامدانەوەی قەندیل و دەرەنجامی کۆنگرەی 12 پەکەکە کە خۆی هەڵوەشانوێتەوە بەڵام ئەمە ئەگەر ناوەڕووکی بەیاننامەکان بخوێنیتەوە هەمووی مەرجدارە بۆ تورکیا ئەرچی خستوەتە سەر دەوڵەتی تورکیا مەرجدارە بۆ وڵاتانی هەرێمی و مەرجداریشە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە کاتێک بە وردی بابەتەکە ئەخوێنیتەوە بۆ دڕۆ نەبێتەوە پەکەکە لە بەیاننامەکە سازشی لەسەر هیچ جێکێک لەو بنەماسەرەکیانە نەکردووە کە پەکەکە لەسەری ئەڕوا و لە پێناوی خەبات و تێکۆشانەکە بۆ نمونەیەکێک لەو بابەتانە هەڵوەشاندنەوەی دەوڵەت نەتەوەی تورک لە بەرامبەر خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە داوا ئەکا کە دەوڵەتی نەتەوەی تورک خۆی هەڵوەشێنێتەوە یعنی تۆ دەوڵەتی تورکیات بۆ هەڵەوەشێنێتەوە لە کاتێکام خۆی نوێکاتەوە داواکە تورکیا خۆی هەڵوەشێنێتەوە لە ڕێگەی دەستور و کۆمەڵە ڕێکاری ناوخۆی کە ئەگەر دەرفەتە بێ باسی ئەەکەین داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتیەکە کە بە ئەرک و بەرپرسیارەتی خوان هەستن بەرامبەر بەدیهێنانی کۆمەلگەی دیموکرات یعنی ئەم بابەتانە هەمووی وردەکاریەکی زۆریتیا خوێندنەوەیکی وردی ئێوە شارەزایەکی باش لە سەرەتای بەیاننامەکەیاڵەیە پەکەکە سیاسەتەکانی نکۆڵی و لە ناوبردننی تێکشکان پرسی کوردی گەیان لەسەر ڕێگەی چارەسەری و کۆتایی بە ئەرکی مێژووی خۆی هێنا بۆ ئەم قۆناغا ئاسیم قۆناغە ناکە هەڵە کۆتایی بە ئەرکی مێژووی خۆی هێنا مەبەستەکە لەوەیە یعنی ڕاستە پێشتر پەکەکە ناوی خۆی گۆڕیوە بەڵام نەیوتووە ئێمە کۆتاییمان بە خەباتی چەکداری هێنا بەس ئەم جارە دەڵێ کۆتاییمان بە خەباتی چەکداری هێنا و ڕێکەوتنەکان وان کە ئیتر شتێک نامێنێ بە ناوی خەباتی چەکداری پەکەکەوە ئەوەی کە باس دەکرێت ولا ئەوە تێڕوانینی سەرپێیە بۆ بەیاننامەکە چکە ئێمە بیریشمان نەچێ بانگەوازی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەیە کە ئەبێ هاوتەریب لەگەڵ ئەم ڕاگەندراوە بەیەکەوە گرێ بدرێ و لەگەڵ ئەوەی کە لەسەر مەیدانە لە مەیدانی سیاسی و سەربازیە ڕوئە ئەوەی کە پەکەکە ڕای ئەگەێنێڵە ئێمە کۆتاییمان بە خەباتی ئەم قۆناغی چەکداریمان هێنا و ئێمە توانیمان ئاماجەکە پێکین لە بنەڕەتەوە هەلومەرجێکە بۆتە هۆی دروستبوونی پەکەکە و بۆتە هۆی ئەوەی کە پەکەکە وەکو بزوتنەوەیکی وەکو بەشێک لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە باکوور و لە کۆی پارچەکانی کوردستان ئامادەی هەبێ بریتی بۆ لە نکۆڵیکردن لە بوونی کوردیش نەک تەنها لە ئامادەی لە زەوتکردنی مافە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و یاسایەکانی کە کاتێک ئەم مافانە ئەگەڕێنرێتەوە لە چوارچێوەکی یاسایی و سیاسیە ئۆتۆماتیکی کەواتە پەکەکە ئامانجەکانی خۆی بەدیهێناوە ئێستا
ئەم بابەتی کە ئاماژە بەوەیاڵە ئێمە ئەرکەکانی خۆمان بەدیهێنا بەکردداری بۆ ئەم قۆناغە پەکەکە توانیتی ئامانجی خۆی پێکێت لەوەی کە تورکیای بە ناچاری پەلکێشی سەر مێزی گفتوگۆ و دانوستاندن کردووە بە چاودێریەکی نێودەوڵەتی ئەمە لە کاتێکە ئەکە تورکیا بە هیچ جۆرێک لە جۆرەکان هەر لە دەوڵەتی قوڵەوە ئەگاتە ڕووکاری سیاسی تەمان دەوڵەتی قوڵ ئەوەی کە باچەلی دەوڵەت باچەلی ڕابەرایەتیەکە و ڕووکارەکەشی ئاکپارتیە ئەمانە تا ئێستا زۆر بە ناچاری ملکەش بوون و ئامادەی دانوساندن و سازشکردن لەگەڵ کووردا ئەمە ئەم گۆڕانکاریانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستا ڕوئیا وای کردووە کە ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان سازش بۆ کورد بکەن بەڵام لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێ مافەیە و کۆمەڵی داخوازی هەیە کە لە بەیاننامەکە ئامادەی هەیە و کۆمەڵی خاڵی تریش هەیە کە نهێنی داخراوی لەسەر ینی بە شێوەیەکی نهێنی و داخراو دانوساندین لەسەرەکرێ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کۆی ئەو بابەتانە یەکلایی ئەکرێتەوە تیا ئەو بابەتانە چەند ڕەهەندێکیە ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە بۆ ناوخۆی کۆمەلگای تورکی کە بابەتێکی زۆر قورسە من پێم وایە تورکیا ناتوانێت لە حەقی ناچکە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تورکیا لەسەر بنەمایەکی فاشیزمی خەڵکی خۆی پەروەردە کردووە قبوڵی کورد ناکە پرۆسی ئاشتی لە بنەڕەت تا ڕەتکراوی لە ناو ڕایگەشتی تورکیا و لە هەمان کاتا دیوێکی تری بابەتەکە بریتێ لەو دیوە سیاسیی کە پەکەکە لە ئێستاە بە خۆ هەڵوەشاندنەوەی خۆی بۆ ئاماداکە بۆ زانیاری جەنابەت مەسەلەی خۆڵوەشاندنەوەی پەکەکە بە بۆشایی نامێنێتەوە چکەمە پێویستمان بە پارتێکی سیاسی نوێیە کە لە چوارچەوەی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی ئێمە لە باکووری کوردستانە خەباتکە لەبەرەوە چاوەڕوان ئەکرێت پارتێکی نوێی سیاسی لە ئەوەی کە پێوترێت لەسەر بنەمای سۆسیالیستی لە باکووری کوردستانەدا بمەزرێ و بەشداری ئەوەی کە پێوترێت پرۆسی سیاسی ئەبێت زانیاریە پارتێکی نوێ بەڵێ ئەوەی کە پێی ئەوترێ لایەنگران کادرانی پەکەکە خوان لا ئەو پارتیا بە شێوەیەکی بۆی هێتیان نابێ خوان بڕیارێن لەوەی کە تیا ئەبنیاتیان نابن بەڵام ئەم ڕابەرانی بەڵێ بەڵام میکانیزمی کارکردنی جیاوازە بێ ئەو خاڵەشی جیاوازە بێ کە پەکەکە بیرمان نەچێت بە شێوەیەکی ناڕەوا لە لیستی تیرۆرە ئەم پارتە تازەیە لە لیستی تیرۆرە نابێ و ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا و جیهان نەتوانێت مامەڵی لەگەڵکەوە دیوێکی تریش بابەتەکە یاساییە پێم وابێ هەواڵی نوێ هەیە یا بەردەوام هەواڵێک لەسەر شاشە هەیە پێوەستە بە سەکانمانەوە وەزارەتی دەرەوەی ئێران و تەبێژی وەزارەتەکە دەڵێ ڕاگەاندنی خۆڵۆشانەوە و چەکدانانی پەکەکە هەنگاوێکی گرنگە ینی بۆ پێشوازێکی بەرفراوانی لێکرێ بەڵێ ئێرانیش پێشوازی بە شێوازێکی بەڵێ دیوێکی تری بابەتەکە لانی یاساییە یعنی تۆ کە هەنگاو ئەندێت بۆ پرۆسێکی ئاشتی هەر بە شەفەوی ناکرێ ناشکرێت یەکلایەن هەنگایی بۆ بنێ پەکەکە نیاز باسشی خۆی پیشان ناوە تورکیا خستۆتە بەردەم قەیرانێکەوە بەرامبەر بە کۆمەلگای ناوخۆی کۆمەلگای هەرێمی و کۆمەلگای نێودەوڵەتیش ئەمە وا پێویستەکە لەسەر تورکیا لە دوو ئاستا هەنگاو بۆ بنێ هەنگاوێکیان بریتە لە نەک هەموارکردنەوەی دەستور چکە ئەمە ئەومان بیر نەچێ دەقی مادەی چواری دەستوری تورکیا دەستوری هەموارکراوی ئەوەی کە ئێستا بەکارە لە کارایە ئەڵە بە هیچ جۆرێک ئەوەی کە مادەکانی 1 و 2 و 3 دەستکاری ناکرێت کە دەستکاری نەکرێتەوەتە ناتوانرێ هەموارکرێتەوە کە هەموار نەکرێتەوە کاتۆی چارەسەرەکە نابێ بێ دەستورێک هەڵوەشێنیتەوە و دەستورێکی نوێدا بندێ و دەستورێکی دیموکراتی لەسەر بنەمای کۆمەلگای دیموکرات و ڕێزگرتنی نەتەوەکانی تر ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەوەی کە پێی ئەوترێ دەرکردنی یاسای تایبەت بە لێبوردنی گشتی بە یاسای پێدانی مافی هیوا بە یاسای جێگیرکردنی پرۆسەی ئاشتی کۆی ئەم بابەتانە بابەتگەلێکن کە لە پەرلەمانی تورکیاوە دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ بەشدار بێت یعنی حکوومەتی تورکیا سەرۆکاتی تورکیا بەشدار بێ بە هەمان شێوە دەسەڵاتی دادوەری لەبەرو ئەرکی بەردەم تورکیا زۆر قورسە بەدی بهێنێ ڕێکەوتن لەسەر ئەمە کراوە لەسەر کۆی ئەم بابەتانە ڕێکەوتن کراوە پەکەکەوک و هەنگاوی یەکەم هەنگاوی خۆی کردارێکی خۆی ناو خۆی هەڵۆشانەوەتەوە بڕیاری داوە کە ڕێبازی خەباتی چەکداری کۆتایی پێبیهێنێ ئێتر ڕاگەاندن و نیازباشی لەمە زیاتر هیچ شتێکی تر نییە بەڵام بابەتەکە بریتی نییە لە ڕادەستکردنی چەک یاخۆ دانانی چەک هەموو کار منەڵم ئەم پرۆسەیە ئەگەر سەر بگرێت بە فۆرمێکی نوێ بە میکانیزمێکی نوێ لە ژێر ناوی پارتێکی سیاسی نوێ پەکەکە داخلی پرۆسی سیاسی ئەبێت لە تورکیا ڕۆڵ و کاریگەری پێی خۆی ئەبێت بەڵێ لە ڕووی خەباتی چەکداریەوە ئەمێنێت یەک بابەتمان بیر نەچێ کە ئەڵی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد ئەگەر لەسەر کۆی بەشەکانی کوردستان تەماشاکی بزوتنەوەیکی بەرفراوانە ئەم بزوتنەوەی چەند پارتێکی سیاسی جیاواز دەگرێتە خۆی کۆمەڵە پارتەیە بەس بە ڕێگەی سیاسی و دیبلۆماسی خەباتەکە کۆمەڵە پارتی ترتێ بە ڕێگەی چەکداری بۆ نمونە پەکەکە یەکێتی نیشتیمانی کوردستان تا هاتوونەتە شارەوە تا ڕاپەڕین پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە حزبی دیموکراتە حزبی کۆمەڵەیەکە ئەمانە لە نەوتەکانەوە خەباتی چەکداریان ڕاگرتووە پژاگەکە لە 2011ەوە ڕایگرتووە پێدێ لە ڕۆژئاوای کوردستان کۆی ئەم بابەتانانی میکانیزمی خەبات و بەرەنگاربوونەوەیان جیاوازە ئەلم قۆناغەیە ئەگەر هاتو پرۆسی ئاشتی سەری گرت
پەکەکە بە فۆرمێکی نوێ بە خۆنوێکردنەوەکەوە بە میکانیزمێکی نوێتەوە مەدانی خەبات و تێکۆشان بەڵام هێزە چەکدارەکان ئەم بابەتە زۆر گرنگە پەکەکە بەشێکە لە بزوتنەوەی یەکێکە لە پارتەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بەڵام توانای چەک جەنگی و هێزی چەکداری من ئەمە ئەڵێم دڵنیاشم واڕۆئە چەک لە شانی ڕاستەوە ئەگوازرێتەوە بۆ چەپ ئەوەی کە پێی ئەوترێ سپاردنی چەک بە براکانی ترمان لە بەشەکانی تری کوردستان لەو فۆرمە نوێیەی کە ئەوەی پێوترێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد هەڵبەتە باڵی چەکداری مەبەسمە لە ژێریا کۆبێت و یەک بابەتی کەشما بیر نەچێ مەسەلەی خەباتی پەکەکە ئەزین چۆنە تورکیا ناچارە ڕازی بێ ئەمە یەکەم دوو چاودێرێکی نێودەوڵەتی هەستێ لایەنێکی زامنکار هەیە کە ئەمریکا و بیریشمان نەچێ ئەمریکا خۆی هەڵقورتانەوەتە ئەم دۆسیەوە ئێوە بیگەێنێتە دەرەنجام لەبەر ئەوەی کە ئێمە شنگالمان هەیە لەگەڵ قەندیلە ئەم دوو شوێنە بە هیچ جۆرێک لە جۆرەکان چۆڵ ناکرێ کادرانی پەکەکە و خەباتگەڕانی پەکەکەی تیا ئەمێنێتەوە لەبەر ئەوەی شنگال دەواازەی پاراستنی دەواازەی پاراستنی ئاسایشی ئیسرائیلە چەک ڕادەست ناکرێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەگەر هاتوو دۆخێکی ڕادستکردنی چەک ڕوویان بابەتە پەیوەندیدار بە ئاسایشی نەتەوەی بەس من لەبەر ئەوەی کە بەکردداری ئەبینم فەوزایەکی زۆر بێسەر و بەر ئەوەی کە ئەوترێ شیکاریکردنێکی بێبنەما بێ ئاگانە و هەڵچوونێکی دەرونی بە شیکاریەکانەوە دیارە و نیگەرانی خەڵکی ئێمە لە خۆڵوەشانەوەی پەکەکە هاتوۆتە ئارا و بۆیە ئێڵم ئەگەر نا پێویست ناکە قۆناغی وتنی نییە ئەمە پەکەکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان چەک ڕادەست ناکە مەسەلەی ڕادەستکردنی چەک ئێمە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوی ئەوەی کە پێی ئەوترێ داماڵینی چەک و ڕادەستکردنی چەک و ئەوەی کە پێوتێ دووبارە تێکەڵکردنەوەی چەکدارەکان بە کۆمەلگا ئەمە سەر بەنەتەوەی گرتوەکانە میکانیزمی تایبەت بەخۆی هەیە بۆ ڕادەستکردنی چەک یعنی ئەمە نیە مەسیە ناوەندمان هەبێ لە کانی ماسی هەمان بێ لە کۆیە هەمان بێت لە سلێمانی هەمان بێ فەرمو چەکەکانتان ڕادەستکەن زامنکاری چییە کە تورکیا بەڵێنەکانی خۆی پرۆسەکە و ڕێکەوتنەکەی لەگەڵ ئیمراڵی و لەگەڵ قەندیلە ئەباتە سەر لەبەر ئەم بابەتە بابەتێکی وا سانا و سەرپێی نیە لە ڕووی سەربازی و استراتیجیەوە ئەوەی کە هەیە جارێ ئێمە یەک بابەت زۆر گرنگە هیچ کەسێک نازانێت بە دەقیقی ژمارەی شەڕژگەڕانی پەکەکە گەریلا چەند ژمارە ئەمە خاڵ یەکەم دوو توانای جەنگیان نازانرێ ئێمە نازانین چ جۆرە چەکێکیان پێ ئایا ئەو چەکانیان پێ کە ئەمریکا بە فڕەکەی جەنگی گەێنێتە قەندیل یا چەکی ئاسایی ڕادەستەکەن چ جۆرە چەکێک ئاڕاستەکەن ئەمە یەکەم دووەمین یانێک بابەتی ترمان بیر نەچێ مەسەلەی پڕچەکردنی پەکەکە بە شێوەیەکی فەرمی نەکراوە تا ئێمە بزانین ژمارە و چەکانی کە لایەنە چەنە و بەکردداری ئەو ژماری چەکەی کە ڕادەستی ئەکەن ئەگەر هاتو پرۆسەکە سەری کرد بە تەواوی چەند چەک ڕادەستەکەن بەکردداری بۆ نمونە ئەگەر 100,000 چەکیان بەدەستەوە بێ ئەم 100,000 پارچە چەکە بەکردداری هەر سەی ڕادەستەکەن ئێگەرشتان ڕادست کرد تورکیا توانێت بڵێ کوابیستەکەی لەبەر مەسەلەکە زۆر لەوە ئاڵۆسترە کە خەڵک بە دوور دێر ئەینوسێ و لێک بابەتی شەمی گرنگتر مەسەلەی ڕادستکردنی چەک بابەتێکی زۆر ئاڵۆزە چکە هەنگاو بانگاوە پێویستە بە دانووساندن و بەڕێکەوتن و بە زامنکاریەکی نێودەوڵەتیە کە ئەمریکا ئامادە هەیە دوو پێویستت بە پلانە پێویستت بە تۆمارکردنە پێویستت بە ناوەندی وەرگرتنی چەکەکانی ئەنی ئەم بابەتە پرۆسێکی دوور و درێژە بۆ جۆرە بە ئاسانی ناکرێت و خەڵک ئەیڵێن هەندێک دەڵێن وەکو پڵنگەکانی تامیلمان بەسەر دێ هەرگیز و هەرگیز بزوتنەوەی شەڕژگەڕی گەلی کوردنەوە و خۆیان تەسلیم کردەوە هەرگیز و هەرگیز پارادایمی سێ کوچکەی کورد چیا جەنگ بە هیچ جۆرێک لە جۆرەکان کۆتایی نایەت لەلایەن هیچ حزبێک و بزوتنەوەیکی ڕزگاری خوازی گەلی ئێمەوە تاوەکو سربەخۆیی و دامەزراندنی دەوڵەتی کوردی نەگا بە ئامانجی خۆی یەک بابەتیشمان بیر نەچێ پەکەکە تاکە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردە تاکە پارتی سیاسیە لە کوردستانە کە تا ئێستا لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا کە 2025 لەسەر بنەمای ئایدۆلۆژی و فکری کادرانی خۆی پەروەردە ئەکا ئامادەی ئایدۆلۆژی پەروەردەکردنی ئایدۆلۆژی و ئەو ڕستەی کە ئەڵێ ئێمە لە خەبات و تێکۆشانە لە قۆناغی نوێ پێشەنگایەتی ئەین بەژن و بەگەنج ئەم بابەتە بابەتێکی ئاوا سانانیە لە پاڵ ئەوەیە یەک بابەتمان بیر نەچێ پەروەردەی ئایدۆلۆژیا مرۆڤ ئازادەتیە ئێستا ئێمە لەو ڕوانگەیەوە ئەیبینین پەکەکە لە هەموو بەشەکانی کوردستانە ڕێخستنی هەیە ئەسڵەن ئەگەر بە ڕێژە سەیریکەی لە 35 گەریلا ئەگەر بڵم تا لە 37 شەڕوان مبالەغە نییە بریتین لە هاوڵاتیانی گەلی ئێمە لە ڕۆژەڵاتی کوردستان دیوێکی تری بابەتەکە مەسەلەی ئەوەی کە تۆ خەبات لە ڕووی ئایدۆلۆژیۆچیەکەی یعنی خەباتی چەکداری لە لای پەکەکە بەشێکی زۆر کەم پێکەهێنێ لەو تێکۆشانی کە پەکەکە لە 78ەوە گرتوێتە بەر چکێ مازانین لە 78 تاوەکو 84 بۆ مای 6 ساڵ بەس خەباتی دیپلۆماسی و سیاسی بۆ ڕێگە پێنەدراوە ناچار دەستیان ناوەتە چەک هەلومەرجەکە وای لێکرۆ کە دەست بەنە چەک ئێستا هەلومەرجێکی نوێ واکە کە چەکەکان بێدەنگ بکرێت کۆتایی پێبێنرێ لەم قۆناغەیە لەو ڕوانگەیەوە مەسەلەی پێشەنگیدانیش بە ژنجارێکی تر ئەوە بابەتێکی زۆر گرنگە ئێمە تەنها لەو ڕوانگەیەوە سێری ناکەین جیاوازی جەندەری ئاژن بەشدارە بێ بەشدار نابێت چکە پەکەکەوی تێپەڕانوە کە ئەڵە پێشەنگایەتی ئەین بەژن واتە
کە ڕێخستن بە سیستم ئەکەن لە ناو کۆمەڵگەی تورکیا کە ئەمە جارێکی تر نەک دەوڵەت نەتەوەی تورکە دەوڵەتی تورکیا سەر لە بەریەکەڵەوە شوێنەکەی مەزانین پەروەردەکردنی ژن و بەڕێخستنکردنی یعنی گرتنە دەستی کۆمەڵگا. با بزانین شەقامی تورکی چی دەڵێن لە دوێنێەوە دوایی ئەو بڕیارە من دیسانەوە بێ بڵێم خۆڵۆشانەوەی پەکە چونکە لە ناونیشانی بەیاننامەکەیانە بەو شێوازەیە ڕاگەنراوەکەیانە بەو شێوازەیە. دکتۆر با لەسەر ئەو خاڵە بمێنینەوە کەمێکیش باست کرد ئاماژەت پێکرد کێ دەچێتە قەندیل هەرچەندە تۆ بۆ چوونە دوایە کە پەکێکە قەندیل چۆڵ ناکە بەڵام کە چەکیان پێ نەبێ و هەرچەندە دەژڵەی چەکیشانەر پێ دەبێ ئەیتر ئەم ڕاگەیەنراوە چییە؟ ئێمە لە ڕاگەیەنراوەکە تێنەگەیشتوین خەڵک لی تێنەگەیشتووە یان چی؟ قەندیل ئەوەیە کە خەڵک لە ڕاگەاندراوەکە تێنەگەشتووە ئاخر خۆیان وا دەڵێن ئەزین چۆنە کاگڕان بەرپرسەکانیشیان وا دەڵێن کە لێ دوان دەدان لە هیچ بەرپرسێکی ینی پێ وایە دەوڵەت باخچەلیش بە هەڵە لی تێگەیشتووە ئەزین چۆنە کاگڕانکۆ خۆی لەسەر بۆ هەموو وڵات و هێز و نەتەوەیەک سێ وتار هەیە کە بێ ئاڕاستەکرێ وتارێک بۆ کۆمەڵگەی ناوخۆیە کە تۆ ئەبێ باڵانس ڕاگری ترس و تۆقااندن نەی بە کۆمەلگای ناوخۆی خۆت وەکو ئەوەی کە ئێمە ئێستا لە باشووری کوردستانێکی فەوزامان دروست کردووە ئەمە هەنگاوی یەکەم طبعا بۆ کاتی ڕوخاندنی حکوومەتی بەشار ئەسەدیش بە هەمان شەوە فەوزایی کە ئێستا هەیە دروستکرا هەر ئەوەند مەترسیێتە سەر باشوور و ئەزمموی خۆسەر نامێنێ و هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە بابەتان و بابەتەکە جوانە بوو لە کاتی خۆشیان مە قسەمان لەسەر کرد ئەمە وتارێکە بۆ ناوخۆیە تورکیا ناچارە دەوڵەت باخچەری لەگەڵ ئەردۆگانە ئەردۆگان تۆ سێر ناوی پرۆسی ئاشتەکە ناوی ئەنێچی لە کاتێکا بە فەرمی ناوی پرۆسی ئاشتیە ئەمە لە کۆتایی هێنان بە تیرۆر و تورکیای بێت تیرۆر بۆچی دەبرەوە ڕای گشتی ناوخۆی زۆر گرنگە ئەبێتەوە وتاری ئاڕاستەکەی بۆ ئەوەی بتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ دۆخەکە و بەرپەرشدانەوەیەکی بەهێزی نەبێ بە جۆرێکە سیستمە سیاسی و حکومڕانەکە لە تورکیا بێنێتە دەرزین وتاری دووەمیان وتارێکی ئاڕاستەکراوە بۆ کۆمەلگای هەرێمی یعنی بۆ ناو لە ڕووی هەرێمیەوە بۆ ئێرانە بۆ نمونە کە تورکیا لە ململانەیە لەگەڵیا پەیامە بۆ ئیسرائیل بۆ عێراق بۆ سووریای نوێ بۆ وڵاتانی کەندا و قەتەر و ئەو وڵاتانی کە تورکیا خۆی بە هاوپەیمانیان ئەزانێ وتارێکی تر هەیە کە ئاڕاستەکرێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و جیهان ئەم سێ وتارە سێ وتاری زۆر جیاوازە سێ ڕەهەندی جیاوازی هەیە سێ پاڵنەر و ئەوەی کە پێی ئەوتری ئامانجی جیاواز ئەپێکە لەبەر ئەو وتارەکان جیاوازنی ئێمە نابێت تەماشای وتاری ناوخۆی تورکیاکەین کە تورکیا چی ئەڵێ ئێمە بابەتێکمانێ خۆی ئێمە ئەو کێشەیەمان هەیە وەکو کورد ئەم سێ وتارەمان نەڕێک خستووە نەهەمانە و ئەوەی کە ڕوش ئەیات لە ناوخۆی باشووری کوردستانە بە دیاریکراوی ئەڵێم بێ ئاگاییەکی بێشمار ئامادەیی هەیە نەشارەزایەکی بێشمار ئامادەی هەیە یعنی هەرەوە نازانی کەسێکە لە خەو هەڵەسێ شیکاری ئەکا بێ ئەوەی ڕەهەندەکانی شیکاریکردن بزانێ داتا و زانیاری لەبەردەما بێ خوێندنەوەی بۆ بابەتەکە بێ لانی کەم ئەگەر بینە سەر ئەم ڕاگەاندراوەی کۆنگری دوانزەی پەکەکە تێگەشتنی نییە بۆ پارادایم و بنەمافکری و فەلسەفەکانی بەڕێز ئۆجەلان ئیتر چۆن ئەتوانێت شیکاری لەسەرکە ئەمە دیوێکی تری بابەتەکە تا ئێستا پەکەکە تەنها ڕاگەاندرای بڵاو کردوتەوە لە هیچ ئاستێکی باڵایە دوولایەنە ساڵە خەباتەکە ئێستا دەڵێ کۆتاییمان بە خەباتەکە هێنا دوولایەنەکی هاوڵاتیە لەسەر بکە دیوێکی هاوڵاتی پەرێشانە و بەڕاستی دڵسۆزە ئەمە نیشانی ئەوەیە کە پەکەکە ئەو سنووری تێپەڕانوە کە تەنها خاوەنی باکووری کوردستان ینی بە کورداری بریتە لە ڕێکخراوێک یاخود لە حزبێک یاخود لە بزوتنەوەیە کە سنووری هەموو کوردستانی گرتوێتەوە تەنزیمی ئەمەیەکەم خەڵکەوێنی جەمیل بای کێبینی ئاواسەری کزە ئەزە یەک بابەتەیە جەمیل بای کێشەی خەڵکی ئێمە بابەتێکەیە ئەم فەرماندە قارەمانانەی ئێمە لە چیا سەرکەشەکانی کوردستانە تەمەن هەمووی بردووە توانای جەستەییان توانای خۆڕاگری و مانەوەیان کەم خەوی ماندوو بوون بەڕێوەبردن بڕیاردان ئەمە ئەرکێکی زۆر قورسە ماندوویان ئەکا مەرج نییە ئەو جۆرە وەستانەی کە ئێمە ئەیبینین بریتی بێ لە ناڕەزایی ئەم بڕیاری کە دراوە کۆنسەیەک چاوێتی پاڵپشت بە پەیامێکی سەدەی بەڕێز ئۆجەلان کە لەو پەڕی توانای هزری خۆیاتی بڕیارەکە یاوە خەڵکی ئێمە من دەستخۆشی لە پەکەکەکەم کە بەڕاستی توانیوێتی بۆ جۆرە تەنزیمی خۆی لە کۆی پارچەکانی کوردستان دروستکە کە هەنیە لایەنە بۆ ئانۆت پەکەکە حزبێکە سەر ئێشە بۆ کورد دروستەکە کورد پێشوازی لێ ناکە ئێستا لەم نیگەرانیە بۆمان دەرکەوت کە پاڵپشتی کراوە بەگەلی خۆی ئەمە دیوێکی بابەتەکە بەڵام تۆ هەستینەتەوەی ئەجوڵێک ئەستەمانێکەمان کوردواکە ینی بەڵاممانەوە سیر بێ پارتی 50 ساڵە خەباتەکە ئەم بەشە لە خەڵکی کە لە دڵسۆزی و نیگەرانی ئەنوێنێ زۆر جێڕێز و تەقدیرە یعنی خەڵگە بۆ هاواری لێستاڵت کە شیکاریکەن بەڕوونی بۆی لە دۆخەکە تێبگەین مافەی بەوە بەڵام قسەم لەسەر ئەو نخبەیە ئەو دەستە بژێرەیە کە بەنا ئاگایی
بەشێکی و بەشێکی بە ئەجەندای دەرەکی شیکاریەکە ئەکا بۆ جۆرە غەڵەتی کە ئێمە ئێستا ئەبینین لێکەوتەکانی هەیە جارێکی کە جەختەکەمەوە پەکەکە بە هیچ جۆرێک لە جۆرەکان چەک ڕادست ناکات لەم قۆناغەیە لە قۆناغی ئایندەشا چکە ئێمە یەک بابەتی ئێمە بێ بزانین توانای جەنگی پەکەکە چییە هێزێک بزوتنەوەیکی ڕزگاری خوازی گەلی ئێمە خاوەنی درۆن بێ درۆنی باسک و بروسک خاوەنی نیشانەشکێنی زاگرۆس 02 بێ تۆ تەسەوورێکی چەکەکانی ڕادستکە ئەمە دیوێکی تری بابەتەکە ئامادەی پەکەکە بۆ پاراستنی ئاسایشی هەرێمیە بۆ نمونە قەندیل ئێمە قەندیل لەواکە بە بابەتێکی ئاسان تەماشاکەین بەڵام چیای قەندیل بریتیە لە درێژکراوەی جوگرافی لە نێوان باشوور و ڕۆژەڵاتی کوردستان یعنی ئەوەی کە پێوتێت لە ڕووی جوگرافیای سیاسیەوە ئێران و عێراق بەیەکەوە گرێ ئەدا ئەگەر پەکەکە لەوێ نەمێنێ بۆشایی ئەمنی دروستە بێ چی دروستە بێ ئەو گروپە تیرۆریستیەکان یاخود ئەو گروپانی کە تۆندڕۆن بۆ هەیە لەوێ جێگیر بن لەوێ پەکەکەی لێمێنێتەوە هەر پەکەکە گەریلاکانی لێ ئەمێنێتەوە بەڵام بە میکانیزمێکی تر بە فۆرمێکی تر و بە سەرپەرشتی ئەمریکا زائیدەن بە هەماهەنگی ئێران چێکیان پێ نەبێت لەو شاخە چی ئەکەن کاگڕانکۆ چەک ڕادەست ناکرێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان چەک بە جۆر سەریکە پرۆسی چەک ڕادەستکردن ئەزەین چۆنە هەموو ڕۆژێ درۆن نانێرێتە سەر ئێستا خۆی لە کاتی بەستنی کۆنگرەکە لە 5 و 7 مانگە هی ئەممانی 5 یعنی تۆ لە هەرێمی پاراستنی میدیا درۆنیان بەسە سەرەوە بۆ کە کۆنگرەکەیان کردووە تورکیا وڵاتێک نییە جێ متمانە بێ لەبەرەوە لە ڕوانگەیەوە هەم لە پرۆسی ئاشتیە ئەزەین چۆنە کاگڕانکۆ ئەمە دوو ڕەهەندی هەیە بۆیە من کاتی خۆی لە بەرنامەکەی جەناب تا دوو بابەتەموت خەڵک زۆر پێی سەغڵەت بوو ئەم پەیامەکەی بەڕێز ئۆجەلان هەر لێرە ئاماژەم پێ وتم پەیامەکەی پەیامێکی فرەڕەهەندی استراتیجی قوڵە خەڵکی خۆی ئەوێ لی تێبگا شوار سەرکردەی بەڕێزی کوردیشم کرد بە بەرپرسیار لە قۆناغەکە بریتی بوون لە بەڕێز ئۆجەلان بەڕێز مەزلوم عەبدی بەڕێز بافڵ تاڵەبانی بەڕێز مەسعود بەرزانی بەکردداری ئەم چوارە بەرپرسن لەم دۆسەیە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئێران و تورکیا لە ناوچەکەیە و لە هەمان کاتەیەک بابەتی شم وتم ئێمە پێویستمان بەمانەوەی ئێرانە ئەم قسانەی من کاتی خۆی بە هەمان شێوە کە چۆن وتم کوردستان دەواازەی پاراستنی ئیسرائیل و پەیوەندیمانێ لەگەڵیانە کاتی هەڵماڵینی پەیوەندیەکانە نیگەرانی لێکەوتەوە لەبەر ئەوەی کە ئەمانی کە من ئەیڵێم بەشێکی داتا و زانیاریە شیکاریت بۆ ئەەکەم دەرەنجامەکەیم بەدەسەوە تا ئێستش کە شیکاریم کردو بەی جۆرێک لە جۆرەکان هیچ هەڵەیەک لە شیکاریەکانمان نەبوو ئەمەی کە من ئەیڵێم ئەم متمانە بەخۆبوونە خۆشە لە ئینسان ناوێ بەڵام کاگڕاکۆ پاڵپشتە بە بنەمایەکی زانستی استراتیجی ئەمەی کە پەکەکە ئەیکە دڵنیات ئەەکەمەوە ڕادەستکردنی چەکە لە برایەکە بۆ برایەکی تر لە شانی ڕاستەوە بۆ شانی چەپ ئەگەر هاتو پرۆسەکە سەری گرت لە ناوخۆی تورکیایە و چاودێریەکی نێودەوڵەتی هەبوو بەشێک لەو چەکانەی کە کۆنە و سوودی لێ نابیندێ ڕادەست دەکرێ و بەشێک لەو گەریلانەی کە بەخواست و ئارەزی خۆیان ئامادەن و حەزەکەن لەگەڵ کۆمەڵگایەتیە کەڵبنەوە دا ئەبەزن یعنی نیوان لەوێ هەردەمێنەوە بەڵام بیرمان نەچێت تۆ تاکێکە تێ پەروەردەکراوە بە ئایدۆلۆژیا دکتۆر دەستی لێ هەڵمانێت لە تێکۆشان ناوەستێ بە پێم شیکاری و پێم خوێندنەوەی تۆش بێ بۆ ناوەڕۆکی ئەو ڕاگەنداوەی دوێنێ پەکەکە وە خۆی مێنێتەوە قەندیل چۆڵ ناکە خۆی نامێنێتەوە پەکەکە بەرجێکی لێ ئەکا بەخوا خۆی بۆیادەنێتەوە خۆی دەڵێ خەباتی چەکداریمان کۆتایی پێ ناتۆ بەس ناڵە چەک ڕادەستەکەی چەکەکانیان پێمێنێ چەک ڕادەست ناکەن لە قەندیل لە مێنەوە چەکیشان پێمێنێ کاگڕاکۆ ئەوەی تۆ دەڵی 4 کلاشینکۆفی ژەنگاوی کە دەڵی بە کەڵک نایە ئەمانە تەسلیمەکەن و درۆنەکان تەسلیم ناکەن ئەی تورکیا دەڵێ لە گوێیان نەنووسکە بڵم تورکیا بۆ خۆی بە ڕەزامەندی خۆی داخلی پرۆسەکە نەبووە ئەوە تورکیا نیازی باش نییە لەبەرەوە یەکێک لە داخوازیەکانی پەکەکە داوای هەڵوەشاندنەوەی دەوڵەت نەتەوە و بنیادی کۆمەلگای تورکی ئەکاکە لەسەر بنەماکی فاشیزم دامەزراوە لە کۆتایی بەیاننامەکە هەڵەچی سۆشیالیزمی نەتەوەی دەوڵەتدار شکست هێنێ سۆشیالیزمی کۆمەلگای دیموکراتیک سەردەکەوێ مرۆڤایەتی بوون لە سۆشیالیزم بوونەیە کەواتە دەستی لە ئایدۆلۆژیای خۆی هەڵنەگرتووە و ئەمە پراکتیزاکە ئەستەمە تورکیا قبوڵی ئەوەکە کە کۆمەلگای تورکی ببێ بە کۆمەلگایەکی دیموکرات کۆمەلگای دیموکرات شیکەرەوە لەسەر بنەمایەکی ئەخلاقی مرۆییدا ئەمەزرێ ئەوەیە کە پێی ئەوترێ دووبارەکردنەوەی ئەزمموی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستانی تۆ خۆ بەڕێوەبەریت ئەبێ لە شارەوانیەکان و لە پارێزگا جیاوازەکانی تورکیامی پێ قبول ناکرێت داخلی پرۆسەکە بۆ لە سنوورێکە ئەوەستێ ئەلم قۆناغەیە پەکەکە بۆ یەکەم جارە بزوتنەوەیکی ڕزگاری خوازی گەلی کورد بتوانێت پراگماتیکانە مامەڵە بکە ناوی پەکەکە لە خۆیدا ئەماڵی خۆیەکە بە بزوتنەوەیەکی نوێی سۆسیالیستی حزبێکی نوێی سۆسیالیستی بۆی ئەمریکا و ئیسرائیل ڕاستەوخۆ ڕێکەوتنی لەگەڵاکە و مامەڵی لەگەڵاکە چکە بیرمان نەچێ ئەمریکا لە ڕووی جەنگیەوە بەتەما و پێشتریش وتومە بەتەما لەسەر چیای شنگال کە لەژێر دەسەڵات و هەژمۆنی هێزەکانی پاراستنی
شنگالەکە ئەتوانم بڵێم باڵێکی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی ئێمە بە زمانی گشتێکاڵین پاکەکە بەس بەشێکە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی ئێمە لەوێ ئامادەی هەیە بنکەیەکی سەربازیت بۆ دامەزرێنێ کە توانای نیشتنەوەی فڕۆکەی F-35I بێت کە فڕۆکەیەکی جەنگیە لەبەرەوە مەسلەی ئامادەی پاکەکە وەکو ناو ئەگۆڕێ وەکو فۆرم خۆی نوێ ئەکاتەوە مەسلەی ڕادەستکردنی چەک ئەبێمە بۆستین ئایا بەکردداری تورکیا مەنگاوانە ئەنێ ئەگەر هەنگاوەکانی نا پەکەکە سەرکردایەتی پەکەکە بڕیاردان لە پەکەکەیە بڕیاردانێکی زۆر وردە بخوێنەوەی ئەو واقعەیەکە ئێستا کۆمەلگایەتە لەبەرەوە بە ئاسانی من هەر باوەڕم بە چەک ڕادەستکردن نییە چکە تو ئەم هەموو چەکدار و گەریلایەتی جاری کە ئەچمۆ سەری ئێمە بێ فێریزمانی کوردی بین ئەبێ جوان پارادایم و بنەما فەلسەفی و فکرەکانی بەڕێز ئۆجەلان بخوێنینەوە و شارەزای بین ئەنجا ئەگەر پێی بە هەموو وردەکاریەکانی ئەبین یا نایبین لەبەرەوە لەو ڕوانگەیەوە من سوورم لەسەر ڕاوبۆچوون یانی ئێستا ئێمە لەم دێڕە تێ نەگەیشتوینەکەڵێ کۆتاییمان بارکی مێژووی خۆمانێ نەخێر وەکو ئەوەی کە بە زمانە گشتەکەی ئەوەترێ لە کۆمەلگا نەخێر لی تێنەگەشت باشە دکتۆر بە بڕوای تۆ کەواتە ئێستا قۆناغێکی نوێ دێتە پێشەوە وا پێویستە وا بڕیارە کەواتە هیچ نەبووە چکە ئێمە ئاخر بابەتەکە ئەوەی تۆ بانگەوازێکی ئاشتی هەیە باشە تورکیا هەنگاوینە ناوەتا ئێستا ئەمە ئێستا ئەوەی کە لەسەر پەکەکە بووە لەسەر ئۆجالان بووە نیازباشی خۆی نکردووە نیازباشی خۆی ڕاگەیاندەوە خۆشتا نەچەکی تەسلیم کردەوە نە خەندیلی چۆڵ کردووە و وانە قەندیل چۆڵ ناکرێ قەندیل هەر چۆڵ ناکرێەوەی کە تۆ دەیڵی هیواداری نوا بەکردداری وابێت نۆک میدیاکارێک لێرە پرسیار دەکەم هەڵبەتە دکتۆر کەواتە ئێستا لەسەر تورکیا ماوە هەنگاوەکانی ئایندەی چی دەبێت لە پەرلەمانەوە چ هەنگاوێک دەنێ لەسەر ئاسی دەوڵەت چ هەنگاوێک دەنێ ئەوەی کە دەیبینین تا ئێستا هەر لەسەر ئاسی میدیاییە هەم ئەوەی پەکەکە هەم ئەوەی تورکیاش ینی دوێنێ بەڕێز ئەردوگان دەوڵەت باخچەلی سەرۆکی جەها پەش بە هەمان شێوە سەرۆکی پارتەکانی نەتەوەیە گرتوەکان ئێران ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا هەموو پێشوازیان لە بڕارەکە کرۆ بەجارێ لە ڕووی کردداریەوە هیچ ڕووی نەداوە پێ دوای لە ڕووی سەر با بڵێن کردداریەوە هیچ ڕۆدا بۆی ئێمە دڵنیابین کە تورکیا جددی لە پرۆسەکەیە یاری بەکات ناکە هاوشەوەیەکی ئێرانێکە ئەبێ تورکیا کۆمەڵە هەنگاوبنێ یەکەم ئەبێ ڕاستەوخۆی کە پێوتی هێرشە سەربازەکان بەسەر ڕۆژئاوای کوردستان بۆ سەر باشووری کوردستان و بۆ سەر قەندیل ڕابگرێ مە خاڵی یەکەم تا لە 5 و 7 مانگە کە زانیوێتی کۆنگرەکە ئەنجامەدرێ بە شێوەیەکی نهێنی کۆنگرە بەڕێوە ئەچێ ئێمە بینیمان هێرشە درۆنیەکانی ئامادەی هەبووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تیرۆری نەرمەکە بڵێ یعنی ئەم تۆ بارانە پێمانەڵێ نیازی تورکیا باشنێ و لەوە ناکە بۆ جۆری کە ئێمە چاوەڕێ لێکین داخل بە پرۆسەکە بێمە خاڵی یەکەم خاڵی دووەم بابەتێکی بابەتی تیرۆری نەرمە تۆ تەماشا کە لەم 2 ڕۆژە چەند کەس شەهید کرا بەڕێز سری سووریا ئۆندەر کە دەرماخوارد کرا و لە ئایندێکی نزیکا راپۆرتەکانی دەرماخواردنی بڵاو ئەبێتەوە لە ژێرناوی جەڵتا نەخۆشکەوتنی بەڕێز ئەحمەد تورک کۆچی دوای ئەو هونەرمەندەی کورد خەتەر و ئەو حاڵەتی کە پێوتێ لێدانی جەڵتەی دڵی یەکێک لە ئەندامانی دەم پارتی ئەزەین چۆنە شێرپەنجەی خوێنی هەبوو خێرە لەم تەوقیتە کۆچی دوایەکە پرسیارە ئەم یەکەم دوو مەسلەکەی ئەزەین چۆنە کاگڕاکەم بەڵێ ئەزانم کاتی و ناکاتی بۆنیە بەڵام جێی پرسیار نییە بەڵام هەموو شتێک بە تیۆری ئەوەی کە پێوتێ موامرە تەماشاینەکەی بەڵام تۆ سێری دۆخی تەندروستی هەرسێ بەڕێزان شەهید سری سوورەیەکە لەگەڵ بەڕێز ئەحمەد تورک لەگەڵ ئەو هەواڵەی تر کە دوێنێ و پێرێ کۆچی دوای کرد هەرسێکیان بە جەڵتەی دڵە کەواتە هۆکاری ڕێخستنەکانی دەم پارتی بوون لە ئێلحی پێم وابێ ئەم سێ بەڕێزە هەرسێکیان بەیەک حاڵەتی تەندروستی گەێنراوە دێتە خەستەخانە جێ پرسیار نیە جێ پرسیار ئەگەر مەسەن تۆ لە ڕووی لێکۆڵینەوە هەواڵگری و لە ڕووی تاوانکاریەوە تەماشای بابەتەکەی خەتەریش بە هەماشەوە جارێ من راپۆرتی هونەرمەند خەتەرمان بۆ ناتۆتە پێشەوە بۆ زانیاری جەنابەت خەتەریێک بۆ لەو کەسانی کە پاڵپشتی دارایی کۆ کردوەوە بۆ بزوتنی ڕزگاری خوازی گەلی لەسەر سری دەوترێ شیشێکی تیژ با بڵێن پارچاسنێکی تیژ لە تایۆتۆمبیلەکەیە هەبوو هەوڵی تیرۆرکردن هەبوو ئەمە پێمانەڵەچی و ئێستاش وتاری ناوخۆی تورکیا و هەنگاونەنانی تورکیا چکەمێک بابەتمان بیر نەچێت کاتێک کە پەیامی ئاشتی سەدەی بەڕێز ئۆجەلان خوێندراوە لە هۆڵەکە سری سوورەیە بە زارەکی وتی ئێستا ئەو خاڵان لابردەبوومیتی تورکی وتی ئێستا قۆناغیەوەیە کە دەوڵەتی تورکیا بەرپرسیارەتی یاسایی بگرێتە ئەستۆی خۆی یعنی ئەبێت تۆ دام و دەستگاکان بەشداری پێ بکە ئەمە یەکەم دوو ئێستش بە هەمان شێوە ئەم پەیامەی ئەم ڕاگەیەندراوەی کۆنگرەی دوانزەی خۆڵوەشانەوەی پەکەکە ئەڵێ ئێستا بەرپرسیارەتی لەسەر دەوڵەتە ئەگەر دەوڵەتی تورکیا هەنگاونە نییە پەکەکە هیچ زەرەری نەکردووە خۆی هەڵوەشانوەتەوە فۆرمێکی نوێ بە حزبێکی نوێ کە وەصفی تیرۆری پێوە نەبێت چکە مازانین ئەو ڕێکخراوە ئەو حزبانی کە ئەخرێنە لیستی تیرۆرە و مامەڵان لەگەڵا ناکرێت بۆی مامەڵە لەگەڵ پەکەکە بکرێت بێ بەشێک لەو هاوکێشەی کە
لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستە بێت چکەمێک ڕاستیە بێ بابەتە بیڵین و بیزانین ڕۆژئاوای کوردستان درێژکراوی قەندیلە لە ڕووی ئایدۆلۆژیەوە باشووری کوردستان قەندیل ئەوەی کە پێوتێ پەکەکە ئامادەیەکی گەورەی ڕێخستنی هەیە وەکو پارتێکی سیاسی کوردستان کارەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانێتی لە باکووریشە ئامادەسازی و ئامادەی هەیە لەبەرە بۆ خوگونجاندن لەم دۆخەوە بیریشمان نەچێ ئێستا پەکەکە ئەوەی کە پێی وایە پەیوەندی لە بینی ئەمریکا و پەکەکە و ئیسرائیلانی و هەڵێکی استراتیژی گەورەیە پەیوەندیەکان زۆر تۆڵن لەم ڕوانگەیە وا پێویستەکە پەکەکە فۆرمێکی نوێ بەرگێکی نوێ بە ناوێکی نوێەوە بێتە مەیدانی سیاسی و خەباتکردن بۆ جۆری کە ناوی تیرۆری پێوە نەبێ ئەگەر هاتوو تورکیا پرۆسەکەی بەردەوام کرد هەنگاوەکانینا ئەو وەختە با بۆ جوابێکی تری تیاپەکەکەش بە میکانیزمی خۆی بەو ڕێگەیەی کە ڕێکەوتنی لەسەر ئەکرێت ئێستا ژونەیەڵەمەوە چەک بە کۆتایی ڕادەست ناکرێت بەشێک لەو چەکانی کە یانە ڕادەستەکرێت تورکیاش ناچارە بێ بۆ بابەتەکە ڕاستی بێ دیوێکی تری بابەتەکە ئامادەی ئێرانە ئێران بۆ خۆی قبوڵ ناکە نە قەندیل شۆڵ بکرێ چکاسایشی نەتەوەی لەو دەواازەی و ئەپارێز لێ و پێویستیشی پەکەکەیە بۆ ڕوبەڕووبوونەوە هێزە قلیمیەکانی دەوروبەری خۆی بۆ نمونە پەکەکە هەوڵایە پەکەکە بکە بە خاڵی هاوسەنگی و هاوبەش بۆ مامەڵەکردنی لەگەڵ ئیسرائیلە لەگەڵ حکوومەتی سووریای نوێچکە مازانین ڕۆژئاوا درێژکراوەی ئایدۆلۆژی قەندیلە ڕاستە لە ڕووی ئۆرگانی و ئەم بابەتانەوە جیاوازن و یەکانگیری نییە و لە هەمان کاتیشە ئێمە پێویستمان بەمانەوەی ئێرانە لەم قۆناغی ئەگەر ئامادەی ئێران نەبووە و ململانی ئێران نەبووە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئەمریکا و وڵاتانی تری ناوچەکە نە ئەمریکا پێشوازی لە پەکەکە ئەکرد کە خۆی بچێ بەرەو پیری پەکەکە نە ئیسرائیل هەوڵی گرێدانی پەیوەندی نە تورکیاش ئەو ملکەشبوونەوەی بوو لەو ڕوانگەیەوە کە من وتم بەکردداری ئێمە لەم قۆناغەیە پێویستمان بەمانەوەی ئێرانە بۆ پاراستنی بەرژەوەندی گەلەکەمان لە سێ پارچەی کوردستانە. بەڕێز دکتۆر نیکۆلە شاڵی سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بەیوایەوەی بۆ شێوازە بێت کە تۆ باسی کرد بەرنامەکانی ئایندە ڕاست و دروستی ئەوانە ئەبینیت کە ئێڵم زۆر باشە عمر باقی بێ ئەوانش دەبینی سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونە بەخێرا سەرچاو خۆشەویستان بە یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن تا پێتانەگەن و کاتێک خۆشخواتان لەگەڵ